بەڕای من مەسەلەی کورد لە دوو ڕێگای ممکنە چارەسەر بێ. یەکیانەوەی کە ناوچەکە بەرەو چەپ وەرگەڕێ، ئەم دەوڵەتانە بلانی کەم دەوڵەتەکان بگۆڕن بە دەوڵەتانێک لانی کەم دەوڵەتانێکی مەدەنی بن، دەوڵەتێ بن کە سکولار بن، غێرە قەومی و غێرەهین بن. مەسەن یان ئەوەی کە شۆڕشی سۆسیالیستی لەم ناوچە ڕووبان دەوڵەتان بن بە دەوڵەتانێکی شتاکی کە یعنی هاوڵاتیانی ئەم ناوچەیە هاوڵاتیانی کورد عەرەب فار زەمانە هەمویان هاوڵاتیانی یەکسان بن لە کۆمەلگایەکی ئیشتراکی و یەکسانە. یان وەکوتم ئەوەی کە دەوڵەتێک بێت کەلانی کەمی دەوڵەتێکی سکولار و غێرە قەومی بێت کە هاوڵاتیان دەوڵەتێکی بۆرژوازیە لە ڕووی تەبەقی، بەڵام لانی کەم هاوڵاتیان لە ڕووی حقوقەوە مافی یەکسانیان هەیە. بەو ناڵێت تورکی تۆ کوردی وە پێی ناڵێت تۆ عەرەبی تۆ کوردی، ناڵێت تۆ فارسی تۆ کوردی وە پێی ئەوە مافەکانیان دیاری پێ، بەڵکو مافی یەکسانە لە بەرامبەر قانوونە مەسەن مافی بەکارهێنانی زمانی خۆیان، مافی خوێندن بە زمانی خۆیان، مافی یعنی کەلتوریان جلوبەرگیان بەرحاڵ ئیداری ناوچەکانی خۆیان بەرحاڵ مەسەن ئەمانە وەکو مافێکی یەکسان ئەتوانێت هەتا مافی ئەوەی هەبێت کە مەسەن سەرۆکی تورکیا کورد بێ بۆ نمونە، مەسەن یعنی ئەبێ مافی یەکسانی هەبێ، مەسەن هاوڵاتی یەکسان بن. لە غێری ئەما بە بڕای من مەسەلەی کورد قابلی چارەسەر نییە، مەگەر ئەوەی کە بە بڕای من ڕێگەی کەشێت چارەسەرێکی ئیمپریالیستی بۆ قەزەی کورد ئەوی ژەوەیە کە مەسەن ئەم هێزەی ئیمپریالیستانی مەسەن ئەمریکا ئەمانە کە بە جۆرێک شتێکی کە بکەن کە بە جۆرێک مەسەن چۆن لە عێراقا هاتوون هەچەنەمە چارەسەر نەبوو، بەڵام بە فیداڵی جۆرێک هێوریان کردوێتەوە، جۆرێک خۆڵیان کردەوە بەسەر قەزیەکە هێوریان کردەوە. بەم جۆرە مەسەن بتوان لە تورکیا و لە سووریا لانی کەم لەم دوو وڵاتەیە بتوانن نەوێک لە مەرکەزی نەوێک لە حقوقی سەرەتایی مەسەن میلی بۆ خەڵکی کوردستان دەسەبەرکەن بە جۆرێک کە نەوێک لە حکومی زاتەکەی 74 بۆ 70 بۆ 74 بەرزانی لەم بابەتەی بکەن و نەو جۆرێک کە ئەمە ناو بنن حەلی مەسەلەی کورد.